دیارە ئێمە پرۆسی دەنگدان پرۆسی جیاکردنەوەی دەنگەکان هەر بەردەوامە لە دوای کۆتایی هاتنی جیاکردنەوەی دەنگەکان جیاکردنەوەی دەنگە پوچەڵەکان یەکسەر دەستمان کردووە بە پرۆسی جیاکردنەوەی دەنگەکان بۆ ئەوەی بزانین ڕادەی دەنگدەران چەند بووە بۆ ئەوی بزانین کێ لە منافەسەکەیان زۆرتری هێناوە لەویتر دیارە ئەمەش تا ئێستا بەردەوامە ئەمەش کارێکی زۆر معقەدا چونکە ئێمە 16 بازنەمان هەیە 1000 و کسور دەنگدەرمان هەیە زیاد لە 300 کاندیدمان هەیە جیاکردنەوەی ئەمانە ئیشێکی قورسە ئێمە کۆمەڵێک دادوەری زۆر کارامە و چاک کۆمەڵێک کاتب عەدل و محقق عەدلی و پارێزەرمان هێناوە ئیشەکە ئەوانەیەکەن شەویان خستۆتە ڕۆژ تا ئێستا لەو ڕۆژەوە کە خەریکن نەنووسون و بەردەوامیشە بین ناهێڵین هەتا هەمووی تەواو نەکەین هیچ لەو پرۆسەیە ڕناگرین ئەوانەی کە ئێستا ئەتوانین بڵین ئیشی تیاکراوە ئامارەکانی بەم شێوی خوارەوەیە دیارە دەنگە پوچەڵەکان بە تەواوی جیاکراوەتەوە ئەوە تەواو بووە بازنەی بەغا بە تەواوی تەواو بووە دەنگەکان جیاکراوەتەوە و ئەنجامەکانی مەوجودە بازنەی حەمرین تقریبا نزیک لە 90 تەواو بووە بازنەی سلێمانی لە 150 تەواو بووە بازنەی کەرکووک نزیک لە 130 تەواو بووە بازنەی هەولێر لە 110 تا 15 تەواو بووە بازنەی قەرەچووخ لە 125 تەواو بووە پێ بە پێ هەوڵەدەین بازنەکانتان بۆ ڕوون بکەینەوە چەندی تەواو بوو و ئینشاءالله کە هەمووشی تەواو بوو بە کڕتێک ئەو کاتە ئەنجامەکان ڕادگەین هیچ گومانم نییە ئەم شەو کۆتایی نایە و هەرچەند ئەو برادرانە هەمویان زۆر ماندوون هەموو وەکو ئێوە هەموو تیمەکان ماندوون بەڵام ئێمە واز لێ ناهێنین ئەم شەویش پێم وایە بێ ئاویار خەریک بین تا سبەینێ دەنگدان بە نۆ سکرین بڵاو کراوەتەوە هەموو کەسێک سەری گرتووە و دەنگی خۆی داوە هەمووشی بە وازەحی بووە حتا ئەو کەسانەی کە بەڕێزیش لە کابینەکان نبوون سکرینەکان دەری خستون بێ ئەوەی جێگەی دەنگدانەکەیان دەربخا ئەمە لایەکی گرنگە دوای ئەوە ئەو پرۆسەیە نەوەستاوە هیچ قەتعی تێ نەکەوتووە تەلەڤیزیۆنەکان نەوەستاون تۆمارکردن نەوەستاوە هەمووشی بە دیکۆمنت ئەمێنێتەوە ساڵێکی تریش هەر کەسێک ساڵێکی تریش هەر کەسێک ڕخنەیەکی لەسەری بوو شەکوایەکی لەسەری بوو بێت لە ڕێی دادوەرەوانێ ئەتوانین دکۆمنتەکەی پیشان بدەین کە عەمەلەکە چۆن ڕۆشتووە